هیچ پارک و شتوێلی نە خزمەت بە گەنجام کە چونکە سەنگەسەر وڵا لە چاو شارستکانگە هیچی وای بۆ نەکراوە نایوەکو کەنجێکسەک ئافرەتێک یەکشت ئێستا لە سەنگەسەری بڵین کەمترین خزمەت گوزاری بۆ کراوە لە کێشە زۆر بڵین لە ناو ڕووی مەکتەبەکەیەوە خوێندنگاکەیەوە کێشەمان یاریگامان نییە کەم کورتیمان زۆرە باسی چی بکەم چەند تیپێکی گەورەمانە بووە نزم بوونەوە لە بەرەوەی یاریگامان نییە کچەکانیش هەر لە ماڵی دانەنیشن و بە ئیشی ماڵەوە سەرقاڵ نەبن ئێمە وا ڕاهاتوونە تەماعمان کەمە لەبەرەوەی لە سەرەتاوە فێر نەکراوین لە شارۆچکەیەکی سادەیە هیچ تمۆحێکمان نییە بۆ ژیان. بە هیوایەوە من چارچکە سەنگەسەر خزمەت گوزاری زیاتری بۆ بکرێ بۆ نمە پارکێک شتێکیە بووی ئامادە بکرێ ئێستا هێندێک شوێنە هیچ شوێنی وای نییە لە چا شوێنەکانی کە نە پارکێکی هەیە تێدا بسوڕێنویانی ئەو ئازادیەمان نییە ئێستامە. وڵی ئەو سەربەستی بە لی شار بەڕێوە دەبن قەت لە لادێ و پێ نادرێ بۆچی مەسەن بیرکردنەوەیان جیاوازە هیچ جارەگە لە ناو ماڵە ئەحنی وەکو بڵێ خزمەت گوزاری بۆ بکرێت لە زۆر شتەوە حنی لە زۆر شتەوە هیچی بۆ نەکراوە بە هیوای ئەوەی هەندە خزمەت گوزاری بۆ بکەین بۆ ئەوەی کچەکانیش هەر لە ماڵی دانەنیشن و بە ئیشی ماڵەوە سەرقاڵ نەبن. بڵێن لەوانە بیبن بڵێن ئێوە نێ پاستان بۆ گیراتون بۆ سلێمان جاوەڵاوە شتێکی زۆر ئاساییە. وڵی نەخێر هیچ کەم لەوانە نییە تەنها یەک پارکی بچووکی هەیە کە تاکو ئێستا کۆنتتری نەحیە لە هەموو عێراق سەنگەسە بەڵام هیچ شتێکی بۆ نەکراوە نە سینەمایەک نە مەلەوانگەیەک نە پارکێک قوتابخانەکانیشی وەکو پێویست نینە تقریبەی 1000 قوتابی لێ خوێندنگادا هەیە یا خوێندنگا سێ داوام ناکات هیچ شتێکی پێویست نییە نە جادەی دووسایدی هەیە نە خزمەت گوزارێکی تری هەیە تەنها ئەوەندە نەبێت تەنها ژیانێکی ئاوڕوومەندانەی سەربەرزانە بژین ئەوەندە بۆ ئێمە بەسە فێرمان بکات ئێمە کە تموحی گەورەمان هەبێت بەڕای من زیاتر کۆمەلگا و بنەماڵە ئەوانە دەورە بینێ بەڵام پێشوەختیش دەبێت دەوڵەتەکە بۆ خۆی چەند بنەڕەتیەک و یاسایەکی هەبێت بۆ ئەوەی گەنجێکی باش و سەربەرز لە وڵاتەکەیە بەرهەم بێنێت. خێر هەڵنەرخساندنی کارمەند و بەرپرسەکانی حکوومەتە کە تاسەنەی توانیوە هەلێکی وار بڕخسێنێ بۆ ڕەگەزی نێرومینە کە بتوانێت خزمەت بکات. مەسەن لە بیرکردنەوە بۆ نمونە ئێستا ئیشە لە کچەکان کە لەگەڵتانە بوون هاوڕێی ئێوەن ئەڵێ ئێمە تەنانەت کوڕەکان لە بیرکردنەوە ئازاترێکن مەسەن سەربەسترێکم وەک لە ئێمە ئەو کچێک لامانەوە ڕەنگە وابێ بەدڵنیاییەوە وایە زۆر ئاستا وڵی جا بڵم چی دابوونەریتی خۆی کوردی زیاتر ڕەگەزی بۆ منە مافی نێرینە زیاتر دراوە لە ڕئیشا مەسەنگە ڕێکیشی بۆ نیە بیات وڵا ئەوەش بەپێی کۆمەلگە و شوێنەکە دەور دەبینێ لاان لە کۆمەلگەیەک بتوانێت ڕەگەزێکی مێ وەکو ڕەگەزێکی نێر بڕیار بدا و بڕیارەکەی خۆی سەربەست بێ بەڵام لەوانەیە لە هەمان کاتدا لە ماڵێکیان لە بۆونە بڵێن لە کۆمەلگەیەک داوانەوێت نەخێوانە نییە ناو شارچکەکانە کەمترە لەوەک لە شارێکی وەک سلێمانی بەرامبەر سەنگەسە بەراوردیکەی لەوانەیە هاوڕێتی نێوان کوڕ و کچەکانیان ڕەگەزی بەرامبەر کەمتر دابوونەریت باش ئێمە دایماڵین دابوونەریت باشە ئەم دابوونەریتە هەمووشمان نەگرێتەوە ئەنی ڕەنگە من و تۆ بین هۆکاری ئەو شتە بین بوون لە شارەکەی سەنگ بۆی دابوونەریتە تێگوشکێنین کردنەوەی چەند بینایەکی ڕۆشنبیریان سنتەرێک بۆ ئەوەی کە پەرێبا ئەوشان و سینەماوانی دێنێ لە نەخێر لێتی بەڵام بۆ ڕادەیە نییە ینی بڵێ کە تۆ هەرکاتێکی بتێ بچی شانەیەک تێدا بکە یان شتێکی بە مۆسیقا و گۆران شتیواتان هەیە ئێوە لەوانێت تێماندایە بەڵام خۆی دەرناخە شی مەسەن هونەری و مۆسیقی و یان هەزان خان چۆنی دەست ڕاشی شاوە توتی هەزان خان بەڵێ هەزان خان نا لاجان بەڵێ لاجان خان حەزت بە چی بووە بەڵێ حەزەکەی ببی بە چی مەسەن لە بواری ڕاگەن یان وەک پێشکەشکارێکی بەرنامەیەک یان لە کەناڵێک کار بکە زۆر چاکە مادام حەزەکەی تۆ حەزەکەم لەگەڵ نابێتە خوارەوە یەک کار بکەین بێکەوە لاجان خان هیوای ئەوەی خواست کە لە داهاتووە بێ بە پێشکەشکارێک لە یەکێ لە ڕاگەاندنەکان منیش لێرە لە کۆتایی بەرنامەکە خواحافیزی بەرنامەکە ئێمە دەست لاجان خان بۆی ئەو خواحافیزی پێشکەش بێەوە بکات و بڵێت لە ئەڵقەی داهاتووەتان بینینەوە ببە پێشکەشکار بەڵێ
وەک دەزان ئاڵتەی ڕووی بەرنامەکەشمان کۆتایی هات لاڵقەی کتتاتان بینەوە خاتان لەگەڵ کاتێک شات یەکترێ بینەوە خواتان لەگەڵ بەخێر هاتن اینجا زیارت نکن ڕاستێک شەبین بانم هم شو دوباره قیاسم یا هیچ پارک و شتوێلی نیە خزمەت بە گەنجان بکە چونکە سەنگەسەر وڵا لە چاو شار شارستکانگە هیچی وای بۆ نەکراوە نەیوەکو کەنجێکسۆک ئافرەتێک یەخشت ئێستا لە سەنگەسەی بڵین کەمترین خزمەت گوزاری بۆ کراوە لە کێشە زۆر بڵین لە ناو ڕووی مەکتەبەکەیەوە خوێندنگاکەیەوە کێشەمانەیە یاریگامان نییە کەم کورتیمان زۆرە باسی چی بکەم چەند تیپێکی گەورەمانە بووە نزم بوونەوە لە بەرەو یاریگامان نیە کچەکانیش هەر لە ماڵی دانەنیشن و بە ئیشی ماڵەوە سەرقاڵ نەبن ئێمە وا ڕاهاتوونە تەماعمان کەمە لەبەرەوەی لە سەرەتاوە فێر نەکراوین لە شارۆچکەیەکی سادەیە هیچ تمۆحێکمان نییە بۆ ژیان